سێمن فێستیڤاڵی تایبەت بە نابینایان بە ناونیشانی دەنگ ڕۆشناییمانە بەڕێوە دەچێت. جا ئێمە ئەمڕۆ بە گرنگ بانزانی لەسەر ئەم بابەتە گفتوگۆ بکەین لەسەر فستیڤالەکە بۆ ئەوی بزانین کە لە نێو فستیڤالەکەدا ئەو بابەتانی کە خراونەتە ڕوو بە شێوازێکی گشتی باز لە چی ئەکەن. پێم وابێ ئەو بابەتانی کە پەیوەندی بە تۆمارکردنی چەند کتێبێکی دەنگیەوە هەیە بۆ نابینایان بابەتی سەرەکی فستیڤالەکە بووە کە گفتوگۆی لەسەرکراون. بەڵام ئێمە ئەمڕۆ هەوڵە دێن کە لەگەڵ بەڕێز هاوکار محەممەد کە بەرپرسی کتێبخانەی دەنگی ڕۆشناییە لەگەڵ ئەو گفتوگویەکی چڕوپڕ بکەین کە کاگاوکار لە شاری هەولێری خۆشەویستەوە لەگەڵمانە بۆ ئەوەی کە زانیاری زیاترمان لەسەر بەڕێوەچوونی فستیڤالەکە پێ ببەخشێ. کاگاوکار سڵاو لێبێت و ئەم کاتت باش. ئێمە خۆشحاڵین کە ئەمڕۆ لە پرۆگرامی ڕۆژێکی نوێەوە لەگەڵمانی ئەگەر باسێکی چڕوپڕمان لە بەڕێوەچوونی سێهەمین فستیڤاڵی دەنگ ڕۆشناییمانە پێ ببەخشی بۆ ئەوەی کا بزانین بە شێوازێکی ورد لە نێو فستیڤالەکەدا ئەو بابەتانی کە گفتوگۆی لەسەر کرا بە شێوازێکی گشتی باسییان لە چیە کرد. فەرموو. بەڵێ سڵاو لێوە شەو کاتەوە گوشتتان باش ڕۆژێکی نوێ هەموو کەسێک باش سپاسان دەکەم. خۆشحاڵم کە ئەمڕۆ لەم تەلەڤیزیۆنەوە کە بەڕاستی گرنگی پێدانە بە بواری کاروباری نابینایان کە بە خزمەتان دەکەم. طبعاً بواری سێمین فستیڤاڵی دەنگ ڕۆشناییمانە ئەمە چالەکێکی ڕێکخراوی ڕۆشنایی ئێمە وەکو ڕێکخراوی ڕۆشنایی بۆ زانست و زانیاری و هاوکاری مرۆیی هەمیشە ویستمانە کە لە گشت بوارەکانی ژیان تاچی نابینی ئەیش بکەین و ئەم جارەش چالاچەکمان ئەنجامدا لە بواری معریف و ڕۆشنبیری ژیانی تاچی نابینا لەبەرەوەی پێم وایە ئەگەر نابینا ڕۆشنبیربی بە زۆرشتر لە خۆی لە ژیان لە دەوروبەری دەڕوانی پێم وایە گەن نابینا ڕۆشنبیربی متمانە بخۆ دەبی هیمەت بەرتەبی هەموو ئەو شتانێکە هەموو مواصفاتانی کە لە کەسێکی سەرکەوتوودا هەیە لەوێژا دەبی. دیارە بۆ ئەم جارەش ڕێکخراوی ڕۆشنایی خزمەتێکی بە لایەنی بواری ڕۆشنبیری تاچ نابینا کرد ئەوش لە ڕێگای تۆمارکردنی 130 کتێب چونکە هەر کەسێکی چاوساق بێ کتێب بخوێنێتەوە دەتوانێت بخوێنێتەوە. بەڵام کەسی نابینا پێویست بۆ دەکات کەسێک بێ ئایا و کەسە کاتی هەیە دەتوانێت بخوێنێتەوە یان چەندتوانێت. بەڵام ئێمە لە سۆنگی هەستکردمان بە بەرپرسیارەتی بۆی کە ئاسی تاشی نابینا بەرزکردن لە ڕووی هۆشیاری و معریفی ڕۆشنبیریەوە هەڵسان بە تۆمارکردنی کتێبی دەنجی بۆی کە ئەو نابینایە هەمیشە هەموو کارانی کە لە بەردەست بێ بۆی کە فێربی بۆی کە بخوێنێتەوە بۆی کە تاکەش ڕۆشنبیری لێ دەرچێ. کاگاکار کتێبەکان سڵاو لێبێت کتێبەکان ئامادەن یان ینی ڕیکۆرد کراون تۆمار کراون ئامادەن ئێستا بۆی کە کەسانی نابینا ئەم کتێبانە بتوانن گوێبیست بن و بیخوێننەوە. بڵێ سڵاو لە بەڕێزیشان کتێبەکان سەردەمدا پێشش کراون نەک ئامادەن. ئەمە لە پێشودا دوو فستیڤاڵ ترمان ئەنجامدا بوو لە شاری هەولێر و سلێمانی لە 2017 و 2018 بەڵام ئەمە سێمین فستیڤالە لە پێشودا 135 کتێبمان بڵاو کردەوە بۆ ئەم جارش 130 کتێب کە کۆی گشتی 265 کتێب دەکات لە بوارە جیاجیەکان. ئێستا هەر نابینایە کە بەشدار بوو لە فستیڤالانە 265 کتێب لە بەردەستدا لە بوارە جیاجیەکان دەتوانێت لە هەر کاتێک بە هەر چۆنێک لە هەر شوێنێک بیوێ دەتوانێت جێبیست بی. ئێمە دیارە ئەو فستیڤاڵە کە لە هەردوو شاری هەولێر سلێمانی ئەنجاماندا پێمان خۆش بوو لە هەموو شار و شارۆچکەکان کە نابینای تێدابی ئەنجامی دێن. بەڵام لەبەر توانای ئێمە و بۆی کە شتێکی پێ خۆت دەرچی دوو شارمان هەڵبژار شاری هەولێر شاری سلێمانی نابینیانی شاری هەولێر بریتیبوون لە ئیناو هەولێر و دەوروبەری و نابینیانی دهۆک و زاخ و هەریر و خەلیفان و دەوروبەرەی کە پەیوەندیان بۆ زۆن و بۆ ناوچەوەی هەیە. لە ڕۆژی 28 لە کاتژمێر 4 ئێوارە لە هۆڵی چالە قوتابخانەیەکان ئەو فستیڤاڵ ئەنجامدرا سەروی 150 بۆ 200 نابینە ئامادە بوو بە هەماهەنگی لەگەڵ سەردەم ئەو ڕێکخرا و پەیمانگانی کە لە بواری نابینان ئیش دەکات. وەروها لە 25 هەشت کە دەکات ڕۆژی پێنجشەممە کاتژمێر دەبیانی لە شاری سلێمانی لە هۆڵی چێوار لە تەوار یان لە تەلاری هونەر ببورن لە فستیڤاڵی بەشی دومی سێمین فستیڤالمان ئەنجامدا کە ئەویش بە بەشداری پێکردی نابینەکانی سنووری گەرمیان و هەروە شاری سلێمانی و هەڵەبجە و کەرکووک و چەمسەماڵ و دەڤەری ڕاپەڕین و ئەوەی کە هەتا بکرێت دەست و دەنگمان پێیان گەیشتی بێ.
بۆ ئەو نابینیانی کە نهاتوون دەنگمان پێیان نەگەیشتەوە دەستمان پێیان نەگەیشت ئێمە هەوڵمانداوە سود بە هەم نابینیەکتران ئەوەی کە لە دەروی وڵاتیژێ بگەینین بەوەی کە ئەپلیکیشنێکی تایبەت بە کتێبی دەنجیمان دروستکرد بە ناوی ڕۆشنایی کە لەسەر ئاسی کوردستان و عێراق یەکەمین ئەپلیکیشنە ئێستا بەردەستاوە ئەپلیکیشنە واتە ئێستا ئەگەر کەسێکی نابینای بیستمان بێ دەتوانێت ئەپلیکیشنە دابەزێنێت لەسەر مۆبایلەکەی و لە ڕێگەیان بە ئەپلیکیشنەوە گوێبیستی کتێبەکان بێت بەڵێ لە ئێستادا لەسەر هەردوو سیستەمی ئەندرۆید iOS بەردەستە بەسبەل ROSHNAY دەتوانین دابەزێنی هەر یەکەم ئەپلیکیشنە لێداتێ و لەمەدا و کتێبانی کە تۆماریشمان کردوش هەم بڵاو نەکراوە توانەوەی کە تۆماری دەکەین چکێمە بەردەوامی لەو پرۆژەی لەو ئەپلیکیشندای دەبەزێنین کە یەکەم ئەپلیکیشن لەسەر ئاسی کوردستان و عێراق تابەت بە کتێبی دەنجی بۆی کە هەر نابینایەک ئەگەر کتێبەکان لا نەمینیان لە شوێنێکی دووربی ئەوە دەتوانێت ئەپلیکیشن دابەزێنی و سەردەم کتێبەکان تێدا سون مەبی لێ گوێبیستی بی بەڵێ زۆر باش دیارە کاگاوکار گرنگی لەم جۆرە فستیڤالانە بە شێوازێکی گشتی خۆی لە چیا ئەبینێتەوە کاتێکە ئێوە سێم جارتارەکە هاوشەوی ئەم جۆرە فستیڤالە ئەنجام بدەن واتە هەوڵ ئەدا ئەگەر بۆ ڕێژەیەکی کەمیش بێت ئەو گیر و گرفت و کێشانێک کا بۆ نابینایان هەیە سوچێکی بگرێت و چارەسەری بکەواتە لە هەر ساڵەکە ئەتوانرێ بابەتێکی تازە یاخود خزمەتێکی تازە بە پێشکەش بە نابینایان بکات خۆزگە لە نزیکە و ئاگادار دەبوون لەگەڵمان دەبوون بۆی کە کۆمەڵک ڤۆیسی کۆمەڵک نابینا کۆمەڵک بەشدار بوو گوێبیست بانایلەوەی کە ئەوان شایدیان لەسەر گرنگی و فستیڤالانە بدا بەیان گرنجێک کە لە تەوقعاتی خۆشماندا نەبوو کە ئەمە کاتێکە پلانەکدا دڕۆژین چەند خاڵێکی ڕەنگەمە هەستی پێ بکەن پێ بین بەڵام لە زیهن و دیدی نابینا ڕەنگە کۆمەڵە گرنگی و هابی کە هەرگیز هەرگیز بە خەیاڵمادانێ گرنگی ئەو فستیڤالانی کە ئەنجام درا زۆرن ئەمە دەتوانم لێرە چەند خاڵک ئاماژی پێ بکەم یەکەم کۆبوونەوەی نابینایەکانی شار و شارۆچکەکان کە ئەو فستیڤالە بۆ پردێک بۆ ناسین و ئاشنابوونی نابینایەکان بە یەکتر ئەو نابینیانێکە ساڵانێکە لە شارانێکی دوور لێکەوە بە تەلەفۆن یەکتر ناستم بەڵام لەو فستیڤالە کۆبوونەوە و ئاشنا یەکتر بوون و یەکتریان ناسی و هەم بێکتری شار بن کە زۆر زۆرمای خۆشحاڵە بدون هێرانە دەرەوەی ئەو نابینانی کە لە ماڵ بوو نابیناوم و ئەمە یەکەم جارێتی یان خودت چەند جارێکی کەمە کە بۆ مەراسیمگان بۆ فستیڤالێک بێتە دەرەوە سێەم بەڕاستی لە فستیڤالەکە ئێمە هەوڵماندا کە تیمێک دروست بکەین هەم لە هەولێر هەم لە سلێمانی بۆی کە سەرجەم ڕێکخراوەکانی بواری نابینیان کۆک بین لەسەرەوەی کە پرۆژێکی هەماهەنگی ئەنجام بدەین کاوە یەکێکە لە خاڵە هەرە گرنگەکان سەرڕایەوەی کە هاودەمون لەگەڵ پێشکەوتنەکان ئێمە هەوڵمانداوە کتێبەکان سەرجەمی لەسەر فلاشێک بی بۆی کە هەر نابینەیەک ئەوی کە فلاش پلێری هەبی ئەوی کە لاپتۆپی هەبی کە مۆبایل هەبی بتوانێت سوود لەو فلاشە ببینێ وەروەها سەرڕای ئەو باسانش کتێبەکان هەمە جۆرن هەروەها کتێبەکان بە کوالەتی تۆمارکرا بە ڕەچاوکردنی باری نابینە یعنی هەر نابینەیەک دەتوانێت لایەنی کەم سوود لە چەندین کتێب لەو کتێبە تۆمارکرا و بڵاوکراوانە وەربگرێت کاکاوکار زۆر مەبەستمان بوو پێداگیری بکەین لەسەر ناوەڕۆشی ئەو کتێبانی کە ئێوە هەڵتان بژاردووە بۆ ئەوی کە نابیناکان سوودی لێ ببینن لە دنیای ئێمەدا کە بابوونمە کە یەک دنیامانێ بەڵام ئێمەی چاوساخ ئەو تێڕانی نەمان هەیە ئەڵین ئاخۆ دەبێت ئەو کتێبانی کە نابینا مەبەستێتی بیخوێنێتەوە یان ناتوانە بیخوێنێتەوە کام کتێبانن یان کەسی نابینا دەتوانێت هەموو جۆرە کتێبە بخوێنێتەوە یا بۆی کە لە ژیانی ڕۆژانەیدا بەرجەستەی بکات و ڕنگ بداتەوە ئێوە چۆن دەستان بردو بە بۆ منە بۆ وەرگێڕانی ئەو کتێبانە لە نووسراوەوە بۆ خوێنراو تاوە ناویستێک توانێت گوێبیستی بێت و ئەوی کتێبەکان بخوێنێتەوە زیاترە کتێبانانە کامانن ناوەڕەکانیان چی؟ بەڵێ تاچی نابینا مەبەستی هەموو جۆرە کتێبێک بخوێنێتەوە بەڵام ناتوان هیچ کتێبێک بخوێنێتەوە دووشی جیاوازە ئەگەر شتێک نەبێ وەسیلەک نەبێ دەمان بە حکومی کە نابینا بەشێکە لەو کۆمەڵگایەی بەشێکە لەو کۆمەڵگایەی پێویستی کە هەموو بابەت و بوارێک بخوێنێتەوە لەوەی کە شارەزابی بەڵێ بەڵێ تاش نابینا پێویستە کە هەموو جۆرە کتێب بخوێن چکە تاکێ لەو کۆمەڵگایە شەرت نییە ئەوەی کە بیخوێنێتە پێویست پێ بەڵام پێویست پێ بکە بیگەێنی بیداتەوە ئێمە هەوڵمانداوە بە حکومی کە بەخۆشمان نابینە نوستافی نابیناشمان هەیە ئەو کتێبانە تۆمار بکەین کە نابینا پێویستێتی وا کتێبەکانیشمان لە بواری
فەرهەنگی و ڕۆمان و ئەدەبیات و ڕۆشنبیری و فکری و مێژووی و ئاینی و دەرونی و گەشە پێدانی مرۆیی و فەلسەفی و فکری هەموو ئەو بابەتانەی کە پێم وایە نابینە پێویستی تۆماری پێویستی کە بخوێنێتەوە تۆمارمان کردووە. ئەمە جگەلەوەی کە لە فیستیڤالەکانی ڕابردوو وەلەو فیستیڤالەش فۆرمێکمان دابەش کرد هەر نابینەیەک حەز دەکات لە چ بوارە کتێب تۆمار بکرێت وە لە خوارەوەش پرسیارێکمان نووسی بکات ناوی کتێبێک بڵێ کە حەز بکەیت تۆمار بگرێت بڵێ بەشێک لەو کتابانە ئەوەی کە پێمان باشە بەشێک لەوەی کە پێمان گونجاوە بەشێک لەوەی کە خەڵکێک پەیوەندیمان پێوە دەکات بەشێک لەو کتێبانەی کە نابینە پێویستە پێ ئاشتابیەوە بەشێش لەوەی کە لەسەر داوای خۆیان لەسەر ڕاپرسی کە کردومانە تۆماری دەکرد ئێستا شەوە خەریج کۆکردنی و ڕاپرسیارین کە نابینە داوای کردووە خۆنووسیوەتی ئێمە هەوڵدەین ئیش لەسەر بکەین ئەو هەم لە بواری منداڵان و پەروەردەی منداڵان و تەندروستی و خۆراک و خواردن دروستکردن و هەروە هافرەتان و گەنجان و هەموو بوارانێک تر. زۆر باشە کاگاوکار بە دڵنیاییەوە مادام ئەم ساڵ سێهەمین ساڵی فێستیڤالەکەتانە تایبەت بە خۆتان بەرنامەتان هەیە بۆ ئەوەی کە فێستیڤالەکەتان ساڵانە وەکو زنجیرەیەک وابێ بەردەوامی هەبێت لە ئێستەوە پلانتاندانەوە بۆ ئەوەی کە ساڵی داهات و ئەگەر ئیشەڵڵا فێستیڤالەکەتان بەڕێوە چوو چ بابەتێکی تر دیاری بکەن وەکو خزمەتێک پێشکەش بە نابینایانی بکەن؟ بەڵێ لە ڕاستیدا ئێمە کاتێک کتێب تۆمار دەکەین کە کتێبەکان تۆ ئینجا بیر لە ئەنجامدانی فستیڤال دەکەینەوە بەڵام گرنگی فستیڤالەکە و کاردانەوەی لەسەر تاچی نابینا وەڵامی ئەو نابینانەکە دێن بەڕاستی هاانمان دەدەن لەوەی کە فستیڤالەتر ئەنجام بدەین لەبەر گرنجەکەی وامان لە دەکات کە بیر لە فستیڤاڵی دیکە بکەینەوە بەڕاستی بە تایبەتی لەو فستیڤال ئەو جارە چونکە هیشەکە لە سەراسی کوردستان بوو بە هەماژێرە خراوەکان بوو گرنجش یەک جار زۆری هەبوو وای لێکردین لە ئێستاوە کار بکەین بۆی کە لە فستیڤالەکانی دابێ کتێبی زیاتر تۆمار بکەین دەتوانم بڵێم کتێبخانە دەنگی ڕۆشنایی بەرجێکی تری بە جان خینەوە لەو نابینیان دابەخشیەوە چونکە دەمێکە فستیڤال نەکراوە تا فستیڤال کە ئێمە خۆمان کردمان لە 2010 ئەو ئێستا 2022 دوای 4 ساڵ فستیڤال لە چنوان ئەنجامدا کە بە دابەشکردن 130 کتێب کە تاوەکو ئێستا هیچ زیادێک 130 کتێبی بەجارێک بڵاو نەکردوێتەوە لەبەرەوەی ئەو شتانە خۆشحاڵی و نابینایەنە و ئەنجامەکان دەرئەنجامەکان وامە لە دەکەن کە بیر لە فستیڤال بکەنەوە بە ڕێگەی باشتر و گونجاوتر و بۆی کە زیاتر سوود بەداچی نابینە بگەینی بەڵێ کاکاوکار دوایین پرسیارمانە و ئەپەی کە باست کرد ڕۆشنایی کە لەسەر هەردوو سیستەمی iOS و ئەندروید بەردەسە تەنها 130 کتێبە لە خۆ دەگرێت یان کتێبی تریش ئەوانەی پێشووتر کە تۆمار کراون ینی هەوڵێکەوە هەیە کە هەمووی کۆ بکرێتەوە لە نێو ئەم ئەپەدا دابنرێت نەک تەنها ئەم 200 ژمارە کتێبی کە باسی کرد 265 پێمە بە ژمارەیەکت ئاماژە پێدا کە ئەوەدە کتێبن یان زیاتریش دەکرێت ینی بەردەوام ئەپدەیت دەکرێتەوە و کتێبی نوێشی تێدەکرێت. بەڵێ ئەو ئەپلیکیشنە بەنای ڕۆشنایی وارە تایبەتە بە کتێبخانەکە بە کتێبخانە دەنگە ڕۆشنایی ئێمە تاوەگوی 135 کتێبمان تێدا دانەوە لەسەر بەشە جیاوازەکان دابەشمان کردوێشان 130 کتێبی خۆمان ماوە کە تێ بکەین کە ئەپلۆدی بکەین و بۆی کە خەڵک سود لێ بینیتە حتمما تاوەکە 130 کتێبەش ئەپلۆد دەکەیت چکە پێویستی بە بەرنامەی ناکرێت و 130 کتێب بەجارێک ئەپلۆد بکەیت پێویستی بە پلانداڕژنە تاوەکە ئەوانە ئەپلۆد دەکرێن ڕەنگە کۆمەڵک کتێبتر ئامادەبی و بەڕاستیش ئەو پرۆژێکی بەردەوامە ئێمە هەمیشە دەبی کتێب تۆمار بکەین و لە بوارە جیاجیەکان لەو ئەپلیکیشن دایبنین و یەکێک لە مەسەفەتەکانی ئەپلیکیشنە ئەوەیە کە هەموو کەسێک دەتوانێت دایبەزێن بەتابێت داچی نابێت کتێبەکان دابەزێنێن و ڕەچاوی تەواوی بەکارهێنەرانی کردێ بەتابەتی نابینیان چونکە نابینیان سیستەمێکی بۆ مۆبایل کە سیستەمی ناتەقە ئەو دەبی ئەو بەرنامەی کە بەکاردێن جگە لە ڕسم نووسینشبی لۆی کە هەر کاتێککە پەنجەی لێدا بۆ بخوێنێتەوە لۆی ئەمە بە ڕەچاوکردنی باری نابینە ئەو ئەپمان بۆ مەسفاتە دروست کردووە و پێویست بۆش ناکە کە هەم بۆ هەر کتێبێک ئەپدێت بکرێتەوە چونکە ئێمە وامان کرد کە هەر کاتێک نابینەکە لە ئەپلیکیشنەکە بێت دەرێت بچیتە ناو ئەپەکەوە ئەوار کتێبێک زیاد پێنیشان دەدا و لە ڕێگەی نۆتیفیکیشنەوە پێنیشان دێت بۆی کە چکە نابینە ڕەنگە ئەم کاتە نەتوانیان خوڵق و سەلیقەی ئەوە نەبی کە بەردەوام ئەو ئەپە ئەپدێت کاتەوە بۆ ئێمە هەوڵمەدا بە ئاسانتر ڕێگە کە سوود بە تاک بە تاش نابینە بگەنی ئەو ئەپەمان دروست کردەوە. بەڕێز هاوکار محەممەد بەرپرسی کتێبخانەی دەنگی ڕۆشنایی زۆر سوپاس بۆ کاتێک کە پێت بەخشین لە هەولێرەوە
میوانمان بووی بە هیوای نابینایان سوودمەند بن لەم ئەپەی کە باست کرد لەو کتێبانەی کە هەیە تاوەکو خۆت ئاماژەت پێکرد بیر و ذهنیان فراوانتر بکەن و وەکو خۆشت ئاماژەت پێکرد دەتانەوێت کەسانی نابینا لە هەموو بوارەکاندا ڕۆشن فکر بن بخوێننەوە تاوەکو برەوی زیاتر بە ژیانی ڕۆژانەیان بن.